دوای چاوەڕوانیەکی زۆر و کێشمەکێشم فێنلاند بووە سیوەک هەمین ئەندامی ناتۆ. ئەم گۆڕانکاریە مێژوویە مۆسکۆی تووڕە کردووە و بەلەوەی ئاڵاشین و سپیەکەی فێنلاند لە بەردەم بارەگای ناتۆدا هەڵبکرێت مۆسکۆ هەنگاوە شەرمەزارەکات و بەهێرشکردنە سەر بەرژەوەندی ئاسایشی و نیشتیمانەکانی خۆی ناو دەبات. هاوڵاتیانی ئەو وڵاتە ئسکەندەنافیەش بە بڕیارەکە خۆشحاڵن. هەستێکی زۆر ئەرینیمان هەیە دوجار لە هێڵی کۆتایی داین زۆر نایابوو سەرنجڕاکێشە کە پەسەندکردنەکەمان لە تورکیا وەرگرتووە. بەڵێ لە فینلاند هەمیشە هەستم بە سەلامەتی کردووە هەستم بە ئاسایش کردووە بەڵام دڵنیام ئەم هەنگاوە زیاتری دەکات. فینلاند 1300 کیلۆمەتر سنووری لەگەڵ رووسیادا هەیە. لە ساڵی 1939 لەلایەن هاوسێ زەبەلاحەکەیەوە یەکێتی سۆڤێتی ئەوسا داگیر کراوە. بە درێژایی جەنگی سادیش لە دەرەوەی ناتۆ ماوەتەوە. ئەم هاوڵاتیە فینلاندیە بە هێندی سربەخۆیی ئەم هەنگاوەی بەلاوە گرنگە. بێگومان ئەمە تاکە گۆڕانکاریە گەورەکانە لە دوای سربەخۆیەوە و بەدڵنیاییەوە دەستپێکی سەردەمێکی نوێ. پەیوەستبوون بە ناتۆوە فێنلاند دەخاتە ژێر مادەی 5 هەمی هاوپەیمانەتێکەوە کە بەرگری بە کۆمەڵ بەڵێن دەدات کە هێرشکردنە سەر هەر ئەندامێکی ناتۆ بە هێرشکردنە سەر ئەوانی تر هەژمارەکرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.